لێمە پرسن شەیدای چی بووی ئاوا بەکوڵ بۆیە سوتەی خەڵکی ئەڵێن بۆچی هێندە گۆرانی بۆ عاشق ئەڵێ لێمە پرسن شەیدای چی بووی ئاوا بەکوڵ بۆیە سوتەی یا پێم بڵێن چیە لالۆ ئاوازەکە بۆ خەمبارە بۆچی عەشق بە ڕووخساری وەنداوەکایان تەوا دیارە نازانن کاواری من گۆرانیە و لایلایەیە ئەوەی نەیدی بێ نازانێ عەشق چ ژانێکی هەیە نازانن کاواری من گۆرانیە و لایلایەیە ئەوەی نەیدی بێ نازانێ عەشق چ ژانێکی هەیە